بەڵێ بەڕێزان وەکەم وڵایەکیشتان ئاگادارن دوجار ئەرجەنتین دوای 36 ساڵ توانی ببێتە پاڵەوانی مۆندیال و کاسەکە بەرن و ئەمڕۆژ گەڕانەوە ئەرجەنتین بە هەزاران هەزار خەڵکی ئەرجەنتینی هەر لە هەژاریەوە تا دەوڵەمەندی لە بۆینس ئایرس لە پایتەختی ئەو وڵاتە کۆبوونەتەوە دەیانوێت پێشوازی لە تیپە قارەمانەکەی خۆیان بکەن و شانازی بە خۆیان و بە ئاڵاو با سەرکەوتنی تیپەکەیانەوە بکەن و سەعات دەی شەویش هەڵبات سەعات دەی شەویش لە ئەرجەنتین کارێکی زۆر دیاری کراو بە بۆنەی سەرکەوتنی ئەرجەنتینەوە بڕێوە دەچێت بەڵام ئێمە بۆ ئێستا کوردێکی دانیشتووی ئەرجەنتینمان لەگەڵدایە لە بۆینس ئایرسەوە ئەویش زۆر بەڕێز کاک دیاری سوبحانە بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە کاک دیاری نازانم ئێستا شەوە لەوێ ڕۆژە ئێوارەیە یان نا ئەم کاتت باش سڵاوت لێبێ سەیرە کوردیش گەیشتۆتە ئەرجەنتین لەوەژە چێت تۆ دڵخۆش بی کە ئەرجەنتین و بە دیاریکراویش میسی کاسەکەی هێناوەتەوە تا چەند ئێوەش وەکو کورد و تا چەند ئەرجەنتینی شانازی بە تیپەکەیانەوە دەکەن پێشەکی خۆشحاڵم بە هاتنتان لەگەڵ بۆ قسەکردن لەگەڵما بۆ ئەرجەنتین داوای لەبورتان لێکم کە کاتەکەم کەم بوو بەس حەقەت من زۆر خۆم زۆر خۆشحاڵم وەکو کوردێک لێرە هەڵگری جنسی ئەرجەنتینم تقریبان 23 ساڵە لێرە ئاژیم 9 تا 11 کوردی لێ لە هەر چوار پارچەی کوردستان زۆر خۆشحاڵم و ئازانم ئەو کۆپە بۆ خۆم بووە و لێرە خەڵکی ئەرجەنتین زۆر خۆشحاڵە بە حەقەت ئەمڕۆ تەواوی لە تەواوی ئەرجەنتینا کراوە بە عوتڵە ڕێی جمهوریەتی بە عوتڵە لەبەرەوەی لە بەیانی 2 سەعاتە بێ دەرچوون تیپەرژن دەرچووە بەرەو سنتەری بۆنۆس ئایرس تا ئێستا نەگەشت و ئەوە قەرەباڵخە هیچ مەجالی تیان نییە خەڵک تەواو سەرجادەکانی گرتووە شارەکان ناو شارەکان هەمووی چۆڵ بوون باش کات دیاری لە کوردستانیش خەڵکێکی زۆر هەواداری ئەرجەنتین و بە دیاریکراویش هەواداری مێسین بەڵام پرسیارەکەی من ئەوەیە دیارە وڵاتێکی وەکو ئەرجەنتین خەڵکێکی وەکو ئەوێ حەقی خۆیانە شانازی بە هەر شتێکی وڵاتەکەی خۆیانەوە بکەن بەڵام ئەوەی مایەی سەرسوڕمانە هەتا ڕادەیەک بۆچی هێشتا ئێمەی کورد هێشتا لە دواوەین و تۆ بڵێ ڕۆژێک بێت ئێمەش ببینە دەوڵەت و ئاڵای ئێمەش بشەکێتەوە و ئێمە شانازی بە وڵات و بە ئاڵاو بە سەرکەوتنی خۆمانەوە بکەین ئەوە خەوی هەمومانە من هەر ئەو ڕۆژەی کە کاسەکەمان بن لێرە ئەموت بڵێ ڕۆژێ بێ کوڕەکەی برام لەگەڵا بڵێ ڕۆژێ بێ کوردستان بێ بە وڵات و بتوانین لە جامی جیهانیە یاری بکەین و کاسی عالەمی ببین یاری هەمومان کۆکاتەوە کە ئێستا بە هەمومان کۆنین بەس یاری بتوانێت هەمومان کۆکاتەوە چونکە لە هەمووی عالەما یاری هەموو شەعب کۆکاتەوە لە ناخۆشی خۆشیە باش ئومێدەوارم کە بێت ڕۆژە بتوانین ئێمە شاوا کۆبینەوە باشە کاک دیاری بەدەر لە دڵخۆشیەکان بۆ سەرکەوتنی ئەرجەنتین با پرسیارێکی تۆزێک تایبەتی شت لێ بکەم پێم سەیرە کورد گەیشتوونەتە ئەمریکای لاتین بە دیاریکراوی بۆ ئەرجەنتین چەند کورد لە ئەرجەنتین و تۆ چۆن گەیشتوویتە ئەوێەوە نزیک خۆ دەڵێ دەوری 20 ساڵە لەوێ تقریبا من 23 ساڵە لە ئەرجەنتینم باشە لە ڕێی باخیرەوە هاتووم 3 مانگ و 10 شەو لە باخیرا بووین تا گەشتنە ئێرە یعنی ئێستا تۆ بەڵێ کارگیاری یعنی ئێستا تۆ هاوڵاتی ئەرجەنتینیت بەڵێ جنسی ئەرجەنتینیم هەیە دوو مناڵیشم هەیە لێرە کچ و کوڕێکی ئەرجەنتینیم هەیە لێرەش تقریبا 9 بۆ 11 کوردی لێ لە هەمووی ئەرجەنتینا لە هەر چوار پارچەی کوردستان 9 بۆ 11 کوردی لێیە زۆر چاکە سەرکەوتوو بن و بەختەوەر بن چاکە ئەوە کوردیش گەیشتوونەتە ئەرجەنتین و هیوادارین ڕاستە ئێوە زۆر نین بەڵام بتوانن کوردبوون و کوردستانی بوونی خۆتان بە ئەرجنتینیەکان بناسێن شانازی پێوەکەین هەموو کاتێ ناساندومانە هەموو کاتێک
زۆر باشە زۆر بەڕێز دیاری سوبحان کوردێکی نیشتەجێ ئەرجنتین ڕاستەوخۆ لە بۆینس ئایرسەوە لەگەڵمان بووی.